دایمە پێناسەی جوانتان هەبێ بۆ مناڵەکانتان. ئەو ئێوە تۆ پێی بڵێ خۆی چییە کە تۆ پێناسەیەکی خراپە بۆ کرد، ئەو مناڵە ئەخەیت. ڕەفیقایەتی تەڵەبی فاشلیش نەکەیت. بۆیە تەبسیطکردنی معلومە لای مناڵ، ئاسانکردن نعمەتێکی زۆر گەورەیە. باوکە جان مناڵ تاقی خۆی نازانێ، مناڵ وەکو کەسێکی نابینا وایە، تۆ پێی ئەڵی چی و لەبەرایە. بۆیە مناڵ کە زۆر جار خۆیە گۆڕێ باوە جوانم الحەمدولillah ماشەڵڵا لێ بێ، هەر ئەڵێ گوڵیت ماشەڵڵا هەمش لە جوانانە ئەم بۆ چکە نابینایە. ئەو ئێوە تۆ پێی بڵێ خۆی چییە کە تۆ پێناسەیەکی خراپە بۆ کرد، ئەو مناڵە ئەخەیت. دایمە پێناسەی جوانتان هەبێ بۆ مناڵەکانتان، ئاراسی جوانیشتان هەبێ بۆی. باوەجان سەعی کرد الحەمدولillah لە هەموو مادەکان 20 هێنا 90 هێنا، چێ لە تۆ زیرەکترە؟ وەڵا بەیەک تەڵەبەی تر وەڵا ئیشەڵا لە فاینەڵ پێشێوی شەینەوە. بەڵام بۆیە مناڵ ئەبێ خۆی پێ بناسێنیت، نەیترسێنیت. 90 هێناوە چێ 20 هێناوە ئیشەڵا ئەمساڵ لەویش پێشەوی شەینەوە. ئێستا با بچین بۆ دەرەوە، نانێ لە دەرەوە بخۆین، هەدی خواردن پێشنەوە، سەیرانەیەکین، ئەچین بۆ ماڵی مامتانێ، ماڵی خاڵتان. ماڵی چێ؟ ئەوە پیاو بڕیار نایە. ئەچین بۆ ماڵی خاڵتان، لێنانێک شە خۆین، سەدانی شیانەکەین، دۆخسی خۆی شتەکەین، هینۆ بەیانی هەی نییە. ئادەی کوڕم تۆ چیەکەیت؟ تۆ لەگەڵ ڕەفیقەکان تایاریتان هەیە بڕۆن بۆ ڕازە، بچن بۆ مەسباح، بچن بۆ دوو گۆڵی، بچن بە زەگاتان لە خۆتان بێ، دەچن بۆ شوێنی خراپ. ڕەفیقایەتی تەڵەبی فاشلیش نەکەیت. ئەو هاوڕێیەک ئەچیتی دەرەوە لەگەڵ یا چێیە؟ وەڵا باوێکیان لە بازار ئیشەکا و یەکیان وازی لە خوێندن هێناوە و یەکێکیشان لەگەڵ هەموو ڕێزێکمان بۆیان نە مێڵە. ئەلە ڕەفیقەکەم یەکیان هەندەسە، یەکیان توبە، یەکیان محامی، یەکیانەوەی بڕۆ دەرەوە لەگەڵیان، چکە ئەزانم تەژیعێکن. تەژیعیشی نەکە لیانەوە فێرە بێ، خۆی تەژیع بێ. دەبەرەوە بڕۆ دەرەوە یاریکە مناڵ ناکرێ 12 مانگ سجن کرێ باوکی من. ئێوە زانی ئێمە خۆمان چی لێ کردووە؟ ئەو 9 مانگی قوتابی ئەخوێنێ ئەڵی 9 مانگی حەملە. بەو خوایە ئافرەت کە حەملەکی لێ بێتەوە ئەڵێ ئۆ خەیم شۆتەوام لەسەر سێ بخەوم، زۆر بەلایە خۆش. بۆ خوایە ئەمە تەڵەبەکە ئیمتحانی شەیە ئەڵێ هێشتا دەرەجەکەوە نەجیراوە، جارێ نازانین حەملەکەمان هەر لێ نابێتەوە. 12 مانگ ئەو حەملەمان پێوەیە. ئەوگەر حەملەکە تاخیر نەبێ نەکەوێتە ساڵێکی تریش. ناکرێ مناڵ لە ماڵەوە حامیلە بێ باوەجان، وازی لێ بێنە با بچێتە دەرەوە. بەحریکە بەڵام بڵێ کوڕم چەند خوێنووە؟ ئێمە ئەڵێین چەند سەعات خوێنووە. بۆیە قوتابی ئێمە بەداخەوە وەکو وتم کات بەڕێەکە ئەم غەڵەتە نەکەنەوە.